ئەنجن و ڕۆشنبیری لە وەزارەتی پێشمەرگە لەگەڵمانە. کاک هەژار سڵاوت لێبێ و لە ئێستادا بۆ پێی کە ڕێگە نەدرا سەرۆکی پەرلەمانی کوردستان بچێتە شاری هەولێر، لەگەڵ ئەوەشدا بەشێک لە ئەندامان و هەروەها بەرپرسانی گۆڕان ڕێگە نەدراوە بچنە ناو وەزارەتی پێشمەرگە. سەبارەت بەم هەواڵە لە ئێستادا هۆکاری ڕێگە نەدان بە چوونەناوی بەشێک لە ئەندامانی گۆڕان یاخود بەرپرسانی گۆڕان کە ڕێگە نەدراوە بچنە ناو وەزارەتی پێشمەرگە بۆچیە گەڕێتەوە یاخود هیچ هۆکارێک بە ئێوە وتراوە؟ بەڵێ ئەم کاتتان باش، زۆر بەداخەوە ئەمڕۆ بەیانی لەبەر عازەکانی دوێنێ ئێوارەی هەواڵانی پارتی لە هەم بۆ پەرلەمان هەم بۆ تەرجەم وەزیرە بەڕێزەکانی حکوومەتی هەرێم واتە فراکسیۆنی گۆڕان یاخود وەزیرە بەڕێزەکانی گۆڕان نام حکوومەتی ئێستای خۆمانە حکوومەتی بنکەفراوانە بەداخەوە وەزارەتی پێشمەرگەش هاتنەوە مۆزوعە کە زۆر نیگەرانی کردبووی. ئەمڕۆ دیارە بیستمان ئێستا بەڕێز دکتۆر یوسف چوەتە پەرلەمان، بەڵام لە بازگەی سنووری کەرکووک بۆ محوەری لە کەرکووکەوە گەڕاوەتەوە بۆ هەولێر، بەڵام لەوێ پێ هەواڵانی پارتی ڕێگریکی زۆریان لێ کردوونیان نیشتۆ بچێ بۆ پەرلەمانەکەی. زۆر بەداخەوە ئەماجی نیگەرانیی زۆری خەڵکی کوردستانی لێکەوتۆتەوە. لەسەروی هەمووشیانەوە وەزیرەکانمان لە ناو حکوومەتی هەرێما کە دیسان نیگەرانیی زۆرە لە ناویانە وەزارەتی پێشمەرگە کە دوێنێ بە عازی هەواڵانی پارتی وەزیرەکان نەچنە دەوام و نەچنەوە وەزارەتەکانیان و ئەمڕۆ تەرۆکی فراکسیۆنی پارتی لە ڕاگەیان داوێکە لە ڕوودا و دەڵێ هیچ شتێک بە ناوی گۆڕان لە حکوومەتی هەرێمی کوردستانە نەماوەتەوە. هەموو ئەم عازانە یەکجار زۆر خەڵکی هەرێمی کوردستانی ناخۆش و نیگەران کردووە. ئەمە بە هەزاران پێشمەرگە بە هەزاران فەرماندە و کادیری عەسکەری تەلەفۆنمان بۆکەن، پەیوەندیمان پێوەکەن موقفی ئێمە چی بێت چی بکەین. بەڵام ئێمە وەک خۆمان لەبەرەوەی ئەمڕۆ برای بەڕێزمان کە گەنوەری حاجی عوسمان جێگری وەزیری پێشمەرگە تەلەفۆنی بۆ لەناو وەزارەتی پێشمەرگە بەیانی هێزەکانی ئاسایشی وەزارەتی پێشمەرگی ئاگادار کردوێتەوە، دەڵێ بە هیچ شێوەیەک ڕێگە نادەن هیچ هەواڵێکی سەر بە گۆڕان لە هەر پلەیەکدا بێت یاخود هەر بەرپرسیارەتێکی لە ناو وەزارەتی پێشمەرگە هەبێ ئەگەر مدیر عام بێ واتە لەسەرەوە جەنابی وەزیر خۆی ئەمڕۆ نەچووە لە کۆبوونەوە و چارەسەر و بەرپرسیارەتی سیاسیەکەی خۆیدایە. هەموو ئەو هەواڵانەی ئێمەیان گێڕاوەتەوە لە بازگەی خوارەوە سەرەوەی وەزارەتی پێشمەرگە بۆی نەچنە ناو وەزارەتەوە. ئەمە هەمووی بەلایەک، هەموو مەسەلە سیاسیەکان و وەزارەتەکانی تر بەلایەک، بەڵام ئێمە وەک گۆڕان هەرگیز نەمانویستوە ئەم پرسا بێنینە ناو پێشمەرگە، هەرگیز نەمانویستوە ئەم مەعمەعە سیاسیە گونجاوی ئێستا خەڵکی کوردستان پێی نیگەرانە نەمانویستە بێتە ناو پێشمەرگە. بەڵام بەداخەوە برادەران هێنایانە ناو پێشمەرگەوە و جارێکی تر ڕێک شێوەی دوو ئیدارەی 100% جارانیان جێبەجێ کردوەوە. ئەمە ئێمەی نیگەران کردووە، بۆیە لێرەوە پەیاممان بۆ پێشمەرگی کوردستان هەیە بە هیچ شێوەیەک ئەمان تاوەکو ئیعادی تەواوی سەرتاسەری هەر چوار حیزبەکە و گۆڕان وەرنەگریت، هیچ کەسێک لە دەوامەکانی خۆی تار نەبێتەوە، بەردەوام بن، سەنگەرەکان بپارێزن، هەیمەنەی کوردستان لەدەست نەدەن. ئەم هەڵەیەکی گەورەی سیاسیە لەولاوە ئیعاد کراوە. بۆیە پێشمەرگە ئێمە ئێستاش کە ڕاگریمان کراوە بچین ناو وەزارەت کە ڕێگەمان پێ نادەن بەردەوام بین، داوایان لێ دەکەیت بە هەموو شێوەیەک سەبر و ئارام بگرن، سیاسیانە بڕیار بدەن، شوێنەکانی خۆیانە سەنگەرەکانیان تونتر و تۆکمەتر و قایمتر بکەن تاوەکو بزانین گوا بڕیاری سیاسی قیادەی گۆڕان یاخود قیادەی چوار حیزبەکە لەم مەسەلەدا چ بڕیارێک لەگەڵ حکوومەت دەدەن. بۆیە بەڕاستی نیگەرانی کردوین ئەم مەسەلەیە چونکە پێشمەرگەی تێدەکەوێت ئەم باسا ڕێگریکردن لە قیادەی پێشمەرگەکانی ئێمە لەناو هێزی پێشمەرگەی کوردستانە جموجۆڵێکی ناخۆش و نەشیاویان تێدەکەوێت کە ئێمە هەرگیز ئەم مەسەلەیەمان پێ باش نییە. بۆیە ئەوە ئێمەنین بەرپرسین، ئەوە ئێمەنین ئەم بابەتە دێنینە ناو پێشمەرگە و وەزی کوردستان بە شێوەیەک دەشێوێنین کە خەتەری. کاک هەژار باسی لەوە کرد کە سەرجەم بەرپرسەکانی گۆڕان ڕێگریان لێ دەکرێت بە وەزیریشەوە، کێ ڕێگری لە وەزیر کردووە بۆی نەچێتە ناو وەزارەتی پێشمەرگە؟ دوێنێ ئێمە لە زمان کاکە نوێرە کاک جعفەری مێنکێ ئەندای مەکتەبی سیاسی پارتیەوە یازمان گوێ لێ بوو کە دەڵێ هیچ وەزیرێک نەچێتە وەزارەت و بە بڕیاری مەکتەبی سیاسیانە. ئەوانەی کە ڕێگریەکەن چێن؟ ئەمڕۆ لە وەزارەتی ئێمە هێزی تایبەت هەیە بۆی نەهێڵێت گەنوەری حاجی عوسمان وەزیرە لە وەزارەتی پێشمەرگە. بەڕێز کاگەنوەری حاجی عوسمان بە جێگری وەزیری پێشمەرگەیە ئاگاداری کۆمیتەی ئەمنی وەزارەتی کردو ئاڵە بە هیچ شێوەیەک ڕێگە نەدەن هیچ هەواڵێکی یەکێتی لە هیچ پلەپایەکی هەواڵێکی گۆڕان بمبورن لە هەر پلەپایەکدا بێت ڕێگە مەدەن بێتە ناو وەزارەتی پێشمەرگە
لەبەرەوەی ئەمە بڕیار و عازی باڵای هەواڵانی پارتیە لەسەرەوە و لە هەموو وەزارەتەکانە کە هەواڵانی ئێمە لێبێت. بریکاری وەزیر چۆن نەتوانێت ئەو بڕیارە بات؟ ئەی کاری وەزیر چییە؟ بریکاری وەزیر هینە هەواڵانی پارتیەوە بڕیاری قیادی خۆی جێبەجێ دەکات. ئەمە تەنها بە بڕیارە کە نابێت بچنە ناو وەزارەتەوە یاخود لە ڕێگەی هێزی تایبەتەوە ڕێگری ئەکرێت؟ نا ئەو کاک ئەنوەر لە هەواڵانی پارتیا جێگری جەنابی وەزیری پێشمەرگەیە کاک ئەنوەر کۆمیتەی ئەمن کە بریتە لە یەکێتی و پارتی لە ناو وەزارەتەوەی چەند کەسێکی ئێمەشی تێدایە ئەوانەی ئێمان نەهێشتۆ بچنە ناو ژوورەوە جووری وەزارەت و هەموو ئەو هەواڵانەی کە لەوێن یەکێتی و پارتی ڕێگەیان نەداوە بە ئەمریکا ئەنوەری حاجی عوسمان گۆڕانەکان لە هەر پلەیەکا بن بچنە ناو وەزارەتی پێشمەرگە. ئەمە ئێمەی نیگەران کردووە چۆن هەروە چۆن مەسەڵەن کاک جعفەر جێگری کاک دکتۆر یوسفە ئەو ڕای گەیاندووە کە کاک دکتۆر یوسف نەچێ بۆ پەرلەمان ئەوەی ئێمەش کاک ئەنوەر جێگری کاک مستەفایە جەنابی وەزیری پێشمەرگە هەر بە هەمان شێوە ئیعازی هەواڵانی پارتیە بۆ سەرجەم حکوومەت. بەڵێ کاک عەقید هەژار مستەفا بەڕێوەبەری ڕاگەیاندن و ڕۆشنبیری لە وەزارەتی پێشمەرگە سوپاس بۆ تۆ کە لەگەڵ